دەیان جوتیاری دەشتی قەراج ڕەنج بە خەسار بوون و ڕەحمەتی باران و تەرزە بۆ ئەوان بوو بە نەهامەتی و حەسڵەتی ئەم ساڵیانی فەوتاندووە. 10,000 دۆنم زەوی بەرهەمی گەرموجۆی 120 جوتیاری مەخمور و دەشتی قەراج بەهۆی باران و تەرزەکەی چەند ڕۆژی ڕابردوو زیانیان بەردەکەوێت. مەڕوان حوسێن بەڕێوەبەری هۆبەی کشتتوکاڵی قەزای مەخمور بە 964 وت لەو 10,000 دۆنم زەویە 3,000 دۆنم زەوی بەرهەمی گەنم و جۆ بە تەواوی لە ناوچووە کە 2500 دۆنمی گەنم بووە و 500 دۆنمی جۆ بووە و زۆرترین زیان بەر جوتیارانی گوندەکانی دەشتی قەراج کەوتووە کە پێکاتون لە قازیکەند، خەڵاتە سووران، مەرزان، عەلیڕەش. لا ناوچەی پیشەسازی کەلار کەلەی ئۆتۆمبیلێکی بار هەڵگر بەسەر شاگردی فیتەرێکدا دەکەوێت و بەو هۆیەوە گیانی لەدەستداوە. ئەمڕۆ یەکشەممە عەلی جەمال قەدووری وتەبێژی پۆلیسی گەرمیان بە 964 ڕاگەیان ئەنی ئەمڕۆ لە کاتی گۆڕینی چووپی هەوای ئۆتۆمبیلێکی بار هەڵگر کەلەی بار هەڵگرەکە بەسەر شاگردی دوکانەکەدا کەوتووە و لە ئەنجامدا گیانی لەدەستداوە. ئەو کەسەی گیانی لەدەستداوە تەمەنی 19 ساڵە و دانیشتووی قەزای کەلارە. پۆلیسی گەرمیان خاوەنی دوکانەکەیان دەستگیر کردووە و تەرمی گەنجەکە لە پزیشکی داد بووە بەیان. پردی داخۆ کە ڕێگەیەکی سەرەکیە و کەرکووک بە بەغدا دەبەستێتەوە هەروەها ئەو هاوڵاتیانەی لە کەرکووک و هەولێرەوە بەو ڕێگایەدا بەرەو ناوچەکانی گەرمیان دەڕۆن دەبێت بەو پردەدا تێپەڕن. ماوەی زیاتر لە 5 ساڵە دیوێکی پردەکە داڕوخاوە و بە تەواوی داخراوە. ئەندازیار قاسم ئەلبەیاتی بەڕێوەبەری ڕێگاوبانی کەرکووک بە 964 وت بە هۆی نەبوونی سویلەی داراییەوە ئیشکردن لە پردەکە بە سستی دەڕوا و تاوەکو ئێستا حکوومەت پارەی بۆ تەرخان نەکردووە و ئەوەی لە ئێستادا کاری تێدا دەکرێت لەلایەن کۆمپانیایەکەوەیە. وتیشی لە مانگی 5 ساڵی 2023ەوە دەبوایە لە ماوەی 250 ڕۆژ کارەکانی تەواو بکرایە و پردەکە بەڕووی هات و چۆدا بکرایەتەوە، بەڵام بەهۆی کەم تەرخەمی کۆمپانیاکە ماوەی زیاتر لە 100 ڕۆژ تێپەڕیوە و تاوەکو ئێستا لە 160 کارەکانی تەواو. شاد بن.